بەشێک لە موزیسیانان هەوڵئێن کە بەکاری باشتر و نوێترەوە بتوانن کە پێشکەش بە هونەرمەندانی نەخۆش و دیاری بکەن و ئەو بەرهەمانە جارێکتر پێشکەش بە هەواداران بکرێت. یەکێک لە موزیسیانە هەرە دیارەکان کە بێگومان یەکێکە لە دامەزێنەرانی گروپی موزیکی لور، ئەوش بەڕێز نەزار زەوێیە کە کاری لەگەڵ دەیان هونەرمەندی دیار و دەنگخۆشی تای کوردستانی گەورە کردووە. لە ئێستا بەرهەمێکی نوێی ئامادە کردووە بۆ یەک لە هونەرمەندان سادون کاکەی و هەروەها هونەرمەند ئەحمەد دەروێش. قسە و باسەکەم لەسەر بەرهەمێنانی ئەم بەرهەمە بە میوانداریە خۆت بڵم کە لە ڕێگەی تەلەفۆنەوە کاک نزار زەوێی ڕاستەوخۆ ئێستا لەگەڵ منە. کاک نزار سڵاو لێ بێم، کاتت باش بێن. سڵاو لە ئێوەش، ئەم کاتتان باش و ئێوارەتان باش، جژنی نەورۆز و ساڵی نوێی کوردیتان پیرۆز بێت. ئەو بەرهەمەی کاک کۆرژ وە بزانم جەوی یا بە تاوی ستۆدیۆ بە تۆش لە ماڵەوە. لە ڕاستیە لەساکە جملێک زۆر چێژم لێ بین، بەرهەمێکی زۆر تایبەت و ناوازەیە. پیرۆز بایان لێکە بەرچەند کە پێشانتم خەریکی هەڵپەڕکێم لەگەڵ گۆرانێکی کاک. بەر بمێنیت کاکە نزار. زۆر سپاس دەکەم. هونەرمەندێک دەنگی لە خانەقینەوە، هونەرمەندێکی دیاریش دەنگی لە سلێمانیەوە. چۆن دوانە ئەم جارە کۆبوونەوە؟ وەڵی لە ڕاستیە ئەم بیرۆکەی هونەرمەند کاک سعدون کاکی بوو کە هات باسی کرد لەگەڵما، پێم باش بوو زۆر. ئێمە لە ڕابردووشە کارمان لەسەر تێکەڵکردنی دیالێکتەکان و کلتورە جیاوازەکان کردووە بۆ ئەم قۆناغا کە قۆناغێکی هەستیاری کوردستانە و قۆناغێکە لە دەیان لاوە لە دوژمنان هێرشەکەنە سەرمان لە ڕێی ئابووری، لە ڕێی بازرگانی، لە ڕێی سیاسی، لە هەموو ڕێگاکانەوە. ئێمەش بە باشمان زانی وەکو گروپی مۆزیکی لۆر جارێکی تر چۆنەڵی بە گڕوتینێکی ترەوە بە هێزێکی ترەوە بینەوە ناو مەیدانەکە و بتوانین لەم ساڵە تازەیە لەم نەورۆزەیە خزمەتێکی تر بە گوێگران و بە هونەرمەندان و هونەردۆستان و هاوڵاتیانمان بکەین. بۆ ئەم بەرهەمەمان هەڵبژارد. تێکستی بەرهەمەکەی هیچیە کاک نزار؟ فۆلکە، تێکستەکەش فۆلکە، فۆلکلۆرە، ئاوازەکەش فۆلکە، بەڵام دەستکاری کراوە. کاک ئەحمەد دەروێش لە ڕاستیە ئیشێکی زۆری لەسەر کرد بوو. زۆر دەمێکە ڕەنگە بڵەم ئەم ئاوازە وای لێ هاتووە کە بەی خۆی ئەناسێت، یعنی ئەوە دەستکاری کردووە بۆ ئاوازەکە. ئاوازێکی تایبەتمەندێکی زۆر سەیری هەیە کە بە هەر زاراوەیەکە ئەیڵێیت خۆی ئەو منتیقەیە ئەگرێ، ڕەنگی ئەو منتیقەیە ئەگرێ. ئێترەوە بوو پێمان باش بوو ئەم ئاوازە بەشێکی بە زاراوەی سۆرانی، بەشێکی بە زاراوەی کەلهوڕی بوترێت. ڕیتمی ئاوازەکە ڕیتمێکی مامناوەندە، نیمچە شادە. جۆری هۆنراوەکە جۆری ئەو هۆنراوەی کە هەڵبژێراوە هۆنراوەیە کە تعبیر لە سروشت و جوانی و تعبیر لە ژیان ئەکا. ئێستا لە قۆناغێکە کاک نزار؟ ئێستا لە قۆناغی میکس و ماسترینگایە و بەم نزیکانە وێنەی ئەگرین ئیشەکە و باوا بەنیازین هەم لە سلێمانی و لە خانەقینە لە دوو شوێنەیە وێنەی ئیشەکە بگرین و بکەین بە دیاری بۆ هەموو کوردستانیانی. باشە، نزیکی دەنگەکە وای کردووەم دوو هونەرمەندە پێکەوە بتوانن کۆ ببنەوە، یاخۆت پەیامی کارەکە چیە بێت کاک نزار؟ پەیامی کارەکە وەک هەمیشەکە خانەقین، کەرکووک، کەلهۆڕ، لۆر، سۆران، هەورامی، بادینی، ئەمانە هەمووی کوردستانە و جغرافیای کوردستان دیاریکراوە و دیاریە. دووە جۆری میلۆدیەکە هات بەدەستەوە بۆ زاراوە جیاوازەکان. سێهەم عشقی کاک سعدوونی تیا بوو کە حەزی کرد ئەم گۆرانیە لە بینی ئەم دوو زاراوەیە بوترێ و لە ڕاستیە هەردووکیشان حەقێکی تەواویان یاوەتێ، ینی دڵنیام چ کاک ئەحمەد بەجیابیڵێت چ کاک سعدون بەجیابیڵێت حەقێکی تەواو ئێن بە ئاوازەکە. بۆیە جگەل لەوەی کە چێژێکی زۆری هەیە و ئاوازەکە ئەوە شیرینە بە هەر زاراوەیەک بوترێ ئەچێتە دڵی هەموو کەسێکەوە. ناوی بەرهەمەکە ئاشکراکەی کاک نزار؟ بەو بەڵێ. کەواتە بەرهەمێکی فۆلکلۆرە و نوێکراوەتەوە. بەرهەمێکی فۆلکلۆرە بەندەکاری مۆزیکم بۆ کردووە و هاوکاری گروپی مۆزیکی لۆر لە ستۆدیۆی گروپی مۆزیکی لۆر تۆمار کراوە. هەر خۆشم میکس و ماسترینگەکەی بۆ ئەەکەم وا بڕیاری شەوک و عەرزم کردی بەم نزیکانە
وێنەی بگرین لە ناو شاری سلێمانی و خانەقین. باشە ڤیدیۆ کلیپەکەی چۆن ئەبێت بە شێوەیەکی بە بڵین فۆلکلۆریانە لە ناو سروشت و بەجلی کوردی و بابەتانەوەیە یاخود کلیپێکی جیاوازترە بێ؟ ئێمە لە ڕاستیا پلانمان هەیە تۆزە جیاوازتر بێت. جیاوازیەکە لە ڕووی جلوبەرکەوە ئەساسی جلوبەر کوردیە بێ، بەڵام گۆڕانکاریەک لە دیزاینەکە یاکرێ. لە ڕووی مەسەلەی سیناریۆ ئیشەکە ئێمە خودی مۆزیکەکە و خودی گروپەکە و خودی گۆرانی بێژەکە سیناریۆی و ئەکتەری ناو ئیشەکە ئەبنەوە جارێکی تر. ئێمە ئامانجمان لە کلیپەکانمان ئەوەیە یەکەم شوێنە جیاوازەکانی کوردستان بناسێنین، وەک لە ڕابردووە کە کردومانە لە ڕێی کلیپەکانمانەوە زۆر کەس پەیوەندی کردووە ئەمە چ ناوچەیەکە چ ماڵتێکەیەکە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ئەگەر گەشتیاریش چوو بێ بۆ ئەو شوێنە لە ڕێ ئەم کلیپانەوە و ئامانجمانە ئێمە شوێنە جیاواز و جوانەکانی کوردستان بناسێنین لە ڕێ کلیپەکانمانەوە و ئەو جلوبەرگی کوردیانی کە پلانمان هەیە لە دیزاینی نوێیە لە شێوازێکی نوێیە دایان بڕێژینەوە خزمەتێک بە جلوبەرگی کوردی بکەینەوە کە گەنجێکیش حەز بکات جارێکی تر وا هەز نەکە ئەم جلوبەرگە کوردیە جلوبەرگێکی کۆنە و مۆدێلەکەی بۆ ئەو ناگونجێ گۆڕانکاریکیش لە مۆدێلی جلوبەرگەکانە بکەین، بەڵام لەسەر بنەما ئەساسیەکەی خۆی. بێگومان هونەرمەند سعدون کاکەی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە چەندین بەرهەمی زۆر تایبەت و بە ڤیدیۆ کلیپیشەوە پێشکەش بە هەوادارانی خۆی کردووە، بەڵام هونەرمەند ئەحمەد دەروێش ماوەیەکە چەنە خاوەنی هەزاران هەوادارە لە تەواوی کوردستانە و بە تایبەتیشێکێکە لە کەسایەتی هەرێ دیار و دەنگخۆش و خۆشەویستەکانی نێو شاری سلێمانی وزان ماوەیەکی زۆریشە بەرهەمی نوێی نییە لە ئێستا بە دڵنیاییەوە هەوادارانی چاوەڕێ واکەن کە بەرهەمێکی نوێ بڵێتەوە. بەس پێم خۆشە پرسیاری ئەو بکەم کاک نزار، نوێکردنەوەی ئەم بەرهەمە فۆلکلۆریانە هیچ کاریگەرێکی لەسەر بەرهەمەکە بێت یاخود ئەمە ئەگەر بڵێم لە نوێکردنەوە تێپەڕیوە ئەم بەرهەمە لە 80 دەستکاری کراوە. بەڵێ یعنی ئەگەر بۆیە ئەو ڕێگەیە بە خۆم نام بڵم بەرهەمێکی نوێ بۆی نەکەوینە بەر ڕەخنەیەکی ناتەن دروست، بەڵام بەرهەمەکە لە 80 گۆڕانکاری کراوە. دڵنیام کە بەرگوێی گوێگر و بیسەرە بێت هەست ئەکا کە ئەمە بەرهەمێکی نوێیە. ئێمە ئامانجمان لە نوێکردنەوەی ئەم بەرهەمانە ئەوە نییە تەنها بەرهەمەکە بێنین وەک خۆی و هیچ دەستکارێکی نەکەین و تەنیا مۆزیک لێ بکەین بەبەریان، لە بەرهەمەکەشا دەستکاری بەرهەمەکەش ئەەکەین وا ئەەکەین کە ئەم خانووە کۆنە بە دیزاینە کۆنەکەی خۆی بەڵام بە کەرەستەی ئەمڕۆیی نوێکەینەوە کە بەرگەی 100 ساڵی تر بگرێ. زۆر باشە. پرۆژەی لەم شێوەیە بە تایبەتیش مەبەستم لە دوێتە تا چەند لە پلانی لور و لە پلانی هونەرمەند نزار زێوی هەیە کە بتوانێت کاری لەسەرکا بۆ ئەم ساڵ؟ ئێستا حاڵی حاضر ئەو بەرهەمە گوێتەمان هەیە و من پرۆژەیەکی ترم هەیە من لە ڕێی کەناڵەکەی خۆتانەوە بانگەوازەکەم بۆ ئەو کەسولایانانی کە ئەتوانن پشتیوان بن. پرۆژەیەکمان هەیە بە کۆی زاراوەکان، میلۆدیکی هاوبەشە بە دوواداچوونێکی زۆرمان کردووە. میلۆدیکی هاوبەشمان هەیە لە نێوان کۆی دیالکتەکانە لە باکوور، لە ڕۆژهەڵات، لە ڕۆژئاوا و لە باشووریش و لە زۆربەی ناوچەکان بە چەند دیالکتێکی جیاواز ئەم میلۆدیە هەیە. لە پلانمان هەیە لە ڕاستیە، بەڵام بەتەنیا پێم ناکرێت و واتی وادارم حکوومەت یا وەزارەتی ڕۆشنبیری پشتیوانمان بێ کە ئەم بەرهەمە نوێ بکەینەوە لە هەموو ئەو زاراوانەی کە پێی وتراوە لە هەر ناوچە و یەکێک لە گۆرانی بێژەکان بێنین کە جارێکی تر یەکبوون و یەکریزی و یەکدەمی نێوماڵی کورد لە ڕێی هونەرەوە و لە ڕێی مۆزیکەوە بەیان بکەینەوە، بیگەێنینەوە بە دنیا کە ئێمە هەر یەکین و هەر پێکەوە ئەبین و یەکریزیش ئەبین و بە یەکریزی ئەتوانین لە هەموو کایەکانە سەرکەوتوو بین. بە هیوای بەردەوامی و کاری باش و کاری جوانچوو بۆ هیوایم کە ئەم پرۆژێش زوو بچێتە بواری جێبەجێکردنەوە. سوپاس بۆ بەڕێز نزار زێوی موسیان کە لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵمان بووی. سوپاس دووبارە.